بە شێوەی تەنگە نەفەسی لە کاتی وەرزشکردن لە کاتی سەرکەوتن بە قادرمە ڕۆشتن بۆ مزگەوت بۆ بازار هەست بۆ تەنگە نەفەسیە بکەن و واستەکەن کە وەکو جاران ناتوانن ئیشەکانی ڕۆژانەیان ئەنجام بدەن. پشکنینی خوێنبەرەکانی دڵ لە ڕێی ئامێری سیتیسکانەوە یەکێکە لەو پشکنینانەی کە بۆ دەستنیشانکردنی نەخۆشەکانی دڵ و گیرانی خوێنبەرەکانی دڵ بەکاردێت. ئەم پشکنینە لە کاتێکدا ئەنجامەدرێت ئەگەر بێت و نەخۆشەکە ئازاری سنگێ بێت لە کاتی ڕۆشتن لە کاتی وەرزشکردن یاخود نەخۆشەکە ئەڵێ دۆکو جاران نیم کە وەرشێکەکەم کە جوهدێکەکەم هەست بە ئازاری سنگ مەکەم. هەنێک نەخۆش ئەوانە بەتایبەتوانەی کە نەخۆشی شەکرانەیە ڕەنگە هەست بە ئازار نەکەن و بە شێوەی تەنگە نەفەسی لە کاتی وەرزشکردن لە کاتی سەرکەوتن بە قادرمە ڕۆشتن بۆ مزگەوت بۆ بازار هەست بۆ تەنگە نەفەسیە بکەن و واستەکەن کە وەکو جاران ناتوانن ئیشەکانی ڕۆژانەیان ئەنجام بدەن. لەم کاتەیە ئێمە پێویستەکە ئەو پشکنینە بکەین بۆ ئەوەی دەستنیشانی بکەین کە ئایا خودی تەسکبوونەوە ژیرانی لە خوێنبەرەکانی دڵ یاخود نا. ئەم پشکنینەش لە ڕێی ئامێری سیتیسکانەوە کرێت بە بەکارهێنانی دەرمانێک کە و دەرمانە لە ڕێگەی یەکێک لە ملوڵە خوێنەکانەوە کرێتە ناو جانی نەخۆشەکە و نەخۆشەکە لەو کاتەیە هەست بە گەرمیەکەکە کە شتێکی ئاساییە و پێشەوەی ئەم پشکنینە ئەنجام بدرێت پێویستە نەخۆشەکە پشکنینی توانای گورچیلەی بۆ بکرێت لە ڕێگەی خوێنەوە ئەو نەخۆشانی کە سستی گورچیلانەیە ناتوانێت پشکنیان بۆ ئەنجام بدرێت. لە ئێستادا بە خۆشحاڵیەوە ئەو پشکنینە لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە. سمارت وەرچەرخانە.